الو 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 کاکە دەجواب دەوە الو ئەتو چێ دەجواب دەوە الو الو بلى الو الو يا الله قمر بيجي صار رجع تليفونك او قصاش ناكا سلام بخير بالرؤيا جان باشی؟ بخير هاتي چۆنی؟ والله على خوي بزيادي هاي بمنيتو كوي منیش باش شکری خۆی هر باش بيا اخوة دەمەوێت شتێکی خۆشت پێ بڵام چيا دبيلي داکم ڕازی بوو هو تو براستا داکم گوتی هیچ کێشە نییە یعنی دایکی هەر ئیشێکی دەکا مشکلە نییە براستي دلت زور خوش كردم بەڵام نەسیم دایکم گوتی مەرجێکم هەیە مرجكي چيا دبيلي بابي 5 روح جانم گوتی نەسیم هیچی هەیە سەروەت و سامان شتێک ببێتە ئی خۆتان زاتيا وا اگر لواني نسم بي بس ايش دكم وبياي دكم ئاخر چۆن بياي دكم ايش دكم باشا هر وانده بزني كم بتوانم جانت خوشت بوا دابيم بكم نيلم ليتت كم بيه ها داك تسيدي دوا داکم خانی دەوێ دەڵە خانیەک بێ ئی هەردووکتان بێ اسانا اسانا چۆن اتو خمد نبي ام ترتيبي دكم ام ترتيبي دكم سارت بيها بەڵێ ده باشا بابرون اللي تقاوت لخوني وبابونا باش باڵێ کچم سیڤان تەلەفۆنێکی بکە لە بۆ نەسیمی بزان ئەو کوڕە لە چێن دەریای دیسانەوە نیوە شەوە نەهاتیتەوە دایجان ئەو چەند ساڵە بە قسەی ئەمە ناکە ئێستا بە تەلەفۆنی منێتەوە ماڵەوە دەوازی لە بێنە بەسە لا حول ولا قوة إلا بالله دایە جای فەرمان تەلەفۆنەکە ئەیدە جوابی دەوە بزان چی دەرێت چی دەوێت جوابی نایەمەوە ئەیلۆ جوابی نادەیەوە دە جوابی دەوە کچم وازی لە بێنە نامێت چارەشی ببینم ئیتر ئەوە لە بۆم دیکردەوە بۆ فەرمانە دایە جوابی بەرەوە دەنگەکەی بە بەدەرەوەی ئەلۆ خەسوو گیان باشی؟ خۆش بی سەلامەت بی فەرموو خەسوو گیان سبەینێ دەمەوێت داوەتتان بکەم خێر داوەتی چی نامە لە چێ داوەتین چونکە من سبەینێ ژنی مارە دەکەم خوا لە ناوبەری تۆ بۆ لەم نەکەی ئاخر من چ خراپەیەکمە بە بەرامبەر بە تۆ خوا لە ناوبەری باشە نامێتتر چارەشی ببینمەوە من لێو جابۆیتر نەیتەوە سەڕێم کچم خەمێ بەخۆ کچم خەمێ بەخۆ بابە خەمێ بەخۆ چ بکەین دایکە تۆ ڕاست دەکرد من ئەڵەو کرا سەرگیرم لەگەڵەوەیە کرد من هەموو خۆشەویستیەکەم پێشکەش بەو کرد کە چێ و ئەوە بێنمەک دەرچوو وایە
ئەگەر ماڵی باوکی تیانە بێت ئاوای لێت کچەمەری وەڵڵا وایە چ بکەمەوە بابت بە دوو ماری دنیا و پار و پولی دنیای کەوت ئەمێ وها بەجێشتێ و دەردەسەریەمان پێ دەکرێتە خوا کەریمە خوا گەورەیە چییە؟ ئەو نامەیم بۆ هاتووەڵێ باوکت ماوە چێ؟ باوکت ماوە؟ وەڵڵای کچم ئەو ڕۆژەش ئەمن لە ماڵی مهندس دارای بووم ئەینەن ئەو حالاها ڕقەمەک تەلەفۆنی لە بۆم دەکرد هەردێک گوت ئەلو ئەلو قەتع دەبوو بزانت خوا نەفسی ڕقەمە کۆدەیکە ئەو ڕقەمە کچم ئەوە تەمەشاکە بزان عین ڕقەمە ئێستا نامەی لاردیە دایکە عین ڕقەمە هێ یعنی دەبێت هەڕاز بێ ئەو قسەیە بزانە و چییە؟ لەوانەیە نەسیم بێ